وەختتان وەخێر ئەمیدوارم لە هەر کوێیان ساق و سەلامەت بن. لە دیبەیتەکەی پێشووترا ئێمە بەحسێ پاکردنەوەی گریمە ڕوخسارە خۆمانمان کرد لەلایەنە کۆرپۆرێشنە داگیرکەرەکانە کوردەوارە و ئیشارەمان بەوە کرد کە مردمە ئێمە ڕەوایەتیان نییە و ئوسوولەن لە طی مبارزاتە ئەخیرە ئینسانە کوردیە چیرۆک داستان و ڕەوایەت ئینسانە کوردی نە تەرح کردیا، نە باس کردیا، نە بەرجەستە کردیا، نە نووسریا، نە کەسێ بوو بە ساحێوی. ئەمە بوو بە باعەسی ئەوەی کە ئەم کوردەوارە ئێمە لە زەمینەی جۆرا و جۆرە بەرەو نابودیە مطلق بچێ. ئەگەر ئێوە لە ناوە خیابانە ئەمڕۆ ڕۆنە ڕێوە و خەڵکێک ئەوێنن تەواو سەتحی، خەڵکێک ئەوێنن گێج و گەوج و مەنگ، خەڵکێک ئەوێنن هاڕیاگ و بێدەسەڵات و نەخۆش، خەڵکێک ئەوێنن کە وەختی قسە ئەکا خۆشی نازانێ باسی چیەکە، خەڵکێک ئەوێنی کە نەئەزانێ ئەو لە بێتەکانی ژیانی چییە، نەئەزانێ ژیان چییە، نەئەزانێ بەختەوەری چییە و هیچ تەسەورێکی لە بەختەوەری نییە. دلیلی وەسەم مردمە لە تەواوە حەوزەیە حیاتە ئیجتیماعی خۆیانە دەستکاری کریاگن و بوش و بەتاڵ و تۆهی کریاگن. ئەوەی کە ئەمڕۆ ئەوانە بەحسی ئەکەن و ئەمڕۆ باسی ئەکەن و ئێوە ئەی بیسن مەحسوڵ و زادەی فکرە خۆیان نییە، مەحسوڵ 100 ساڵ داگیرکاریە. بەتایبەتی لە حکوومەتە حەلیمە کوردستانە وەختێ ڕوبەڕوو ئەوید لە حەجمێک لە بێخەبەری، لە حەجمێک لە کاولکاری، لە ئەقڵە سەلیمە مردمە کە خۆی دەرەخا لە چۆنیەتی دەربڕینە ئەترازاتیانە، لە چۆنیەتی نگاهێکیانە کە هەسیان بە حکوومەت بە چارەنووسە خۆیان بە سەرزەمین بۆ دەرەکەوێ نابودیە ملەتێ یعنی چی. من ئەو ڕۆژە سعیم کرد هەندێک تەسویر لە چیرۆک و ڕەوایەتە ئینسانە ئینقلابی و کوردی بدەم. ئینسانە ئینقلابی متەناهیەکە کە ئەچێتە گژە لا متەناهیەکە، یعنی ئینسانێکی مەحدودە کە ئەچێتە گژە نامەحدودێکە و بەوەی ئێژن ئینقلابی. تۆ نمونەی ئەمتە ئەتوانی لە خۆڵقاندنە تراژەدیەکانە بوێنی. مهمترین تراژەدیە دنیای قەدیم کە بنیادە ئەتەبیاتە قەرب و جەوامای غەربی لە سەردانیاگە یەکێک لە تراژدیەکان ئەنتیگۆنەس. تراژدی ئەنتیگۆنە ئێمە بارها بەحسمان کردە. تەزادی ئەنتیگۆنەس تەکە پاشای شارەخۆیە. وەختێک براکەی کە خۆدکوشیەکات حاکم اجازە نادات کە ئەسپەردەیکەن و قەبری بوێت و قەرارە فڕە بدرێتە ناوی جەنگەڵ و شەخەڵ و حیوانات دڕندە بیخۆن و ئەنتیگۆنە لە بەرامبەر دەسەڵاتە ئەوێسێت و ێژێوە قانونە خۆتان هەز منیش لە قانونە دڵم پەیرەوی یەکەم و ئالەگرا تەعارضە فیما بینە حکوومەت و دەسەڵات لەگەڵ قانونە دڵ ئەنتیگۆنە پێشتێت و تراژدی دروستەکە. تۆ وەختێ مردمێکت بێ تەسویر کرد لە خۆی، وەختێ مردمێکت بی چیرۆک کرد لە خۆی، ئەم مردمە هیچ بەراورد و هیچ پێوانەیەکی بەرامبەر بە هیچ خۆشیەک نییە. مەسەڵەن لە سلێمانی و لە هەولێرە ئمڕۆ مردم تەسەور ئەکات ئێشێ 10 دانەوە نەوشەی بوێت وەکو کوڕم مەسعود بارزانی. کوڕم مەسعود بارزانی ماڵێکی هەیە لە ئەمریکا 50 ملیۆنە دەستەخری واتیە، 3 ژووری جووتبوون و سێکسی واتیە و ئێشێ ئەو بیوێت ئەگەر نەیوێت ژیان ناتوانێت بکە. ئەگەر لە ماڵەکەیە گۆلێکی نەوێ خۆی ڕوودکات و مەلەیتیا بکە خۆی بداتە بەرەخوەر ژیان ناتوانێت بکە. بە مناژن خۆش گوزەرانی. ئەم ئینسانە کوردە نە تەسەوری لە خۆشگوزەرانی هەز، نە تەسەوری لە کاتە خۆش هەز، نە تەسەوری لەوەی هەز کە چۆن کاتی
فراغەتی خۆی پڕکاتەوە. لەذا ئەکەوێتە شوێنە دیمەنهایە کە بۆ یەخڵقێنن. کوڕە مەسعود بارزانی لە کازینۆیەکە 10 ملیۆن دلار دانێ، ئارزووەکە لە کازینۆیەکە بتوانێت 10 ملیۆن دلار دابنێ. کابرا لە سنە و لە کەنماشان دانیشتگە تەماشای تەسویرە ساشا سۆبحانیەکە کە چواردانە کەنیشکە ڕووتە ڤەنزوێلایی سەر و خوار لەگەڵ یاتێن و ئەچەن و ئەو فکرەکە کە چون چواردانە کەنیشکە ڕووتە ڤەنزوێلایی نیە لە ناوی تەختەکەیە بەستەیە 50 یۆرۆیی یا 500 یۆرۆیی بگرێتە دەست ئاوا فڕی بدا، ئەم ئینسانێکی نەخۆشە و نازانی لەزەتە زندگی چییە. ئەسان خوب ناتوانێت لە حەزێت تەسەوورکە خوب بلەخەرە چواردانە لە شەژنانەوە لە پاڵی دەستی ڕووتە و بعد ئەمیش مەسەڵەن 500 یۆرۆیی بگری وایە پێی بکاتە. چیە لەزەتەکەی چه شکلیە؟ نەشئەت ئەکا، ئەدواتە فەزا، تەقلە لێدەی لە ئاسمانگە، معلوم نییە چه شکلیە، وەلێ فکرەکە ئەوە لەزەتە. تۆ وەختی بیر ناکەیتەوە ئەمانە وا تۆ بۆمبارانەکەن، تۆ نافەهمی خۆت کێ بووی، داستانە زندگی تۆ کێ بوو، تۆ چیت، تۆ کێ دروستی کردووە، قارەمانەکانە زندگی تۆ چی بوون. ئێمە داستانمان بوو ڕەوایەتی کەین، چیرۆکمان بوو ڕەوایەتی کەین. تۆ وەختی حملەکەیتە حکوومەتە حەلیم فقط دزی کردگە، حکوومەتە حەلیم ڕۆحە تۆی دزیگە نەپوڵە تۆ، نە حکوومەتە حەلیم کەرامەتە تۆی دزیگە و تۆ خەوەرت نییە. چۆن تۆ لە ناوە ئەم سەرزەمینە کۆمەڵ ناسە نییە؟ چۆن نێسە؟ چۆن ئەم داستانانەی من بۆ ئێوە باسی یەکەم تا ئیستە لای ئێوە باس نەکریاگە؟ زانکۆی ئەمریکایەکانتان هەسوو، زانکۆی سلێمانیتان هەسوو، زانکۆی سەلاحەدینتان هەسوو، پسپۆڕ و دکتۆراتان هەست بۆ پێتان بەرەخوا. بۆ تۆ چیرۆکردنی ڕەوایەتی کەی ئیلا ئەوەی کە تۆ بکەویتە شوێنە ئەربابان خۆت و بێژی لەم کوردەوارە چییە؟ نمونونەکانی بەهمەنی قوبادی مەسالدا لە زەمانێ بۆ مەستی ئەسپەکان، کاتێ بۆ مەستی ئەسپەکان کیسەڵەکان ئەفڕن. تۆ وەختێکیش گەرەکتە داستان بێژی ئەگەڕی بزانین لە دنیای ئەمڕوا چی مۆدە، ئەوە بکەیتە داستان و بێژیتی. من زدە شەڕم، من تەرەفدارە تەجاوز پێکریاگیم، من قوربانی تەجاوزم، من حەز بە قوربانی بوون ئەەکەم و لە بێ من تا 3 ڕەوایەتە کوردیتان بۆ بکەم، 3 چیرۆکتان بۆ تعریف بکەم. ناتوانم ناو ئەشخاص بێرم و نایژم کێس، ئەڵبەتە چون ئیجازەم لێیان نەگرتگە. ئەگەر ئیجازەم گرت ئەتوانم بعدەن ناویان بێرم. هەر لەم کوردەوارە من لە بیرمە منداڵ بووم، لە بیرمە کەسێکە بوو کارمەندی بانک بوو، 3 مناڵی بوو، مناڵە ورد 3 ساڵان و 4 ساڵان و 5 ساڵان، ژنێکی جوانی بوو. ساڵی 1360 تاریخ دەقیق نایژم، برایەکی پێشمەرگەی کۆمەڵە بوو، کوژیا لە شارە جوانڕۆ، نەقەبری بوو، نە جنازەکەیان داوە. دەهەی 60 دەورانە سەرکوبە جمهوری ئیسلامی و دەوڵەتە ئێرانی بوو. ئەم کاورا چون ژن و مناڵی بوو، چون نەوانێ باوەڕی بە مارکسیزم و چەپ و ئەوانە نەبوو، باوەڕێکی بە حیزبی دموکرات نەبوو، نەچوو بووە ناوی هیچ کام لەم جەریانانە. زندگیە کرد، زندگیە کارمەندیەکێ کرد. وەلێ برای کوژیا و سپای پاسداران جنازەکەی کێشا بە ناوە شارە جوانڕۆ. ئەم ئینسانە لە شوغڵی، لە پێگەی دەوڵەتی، لە حراست، لە ئیتلاعات، لە دەسەڵاتە جمهوری ئیسلامی نەترسا. نیشتە پشتە ماشینەکەی، ڕوویە بەرە سپا، ڕوویە بەرە ئیتلاعات و وتی جنازەم گەرەکە و ئەو جنازەیە شێبەن بە من.
ئەم تەسویرە ئیمڕۆیی ترین تەسویر ئەنتیگۆنەس کە تۆ لە کوردیا بووت بە سەدان و بە هەزارانی وات بوو. ئینقلابی ئەوە بوو متەناهی چوو بە گژ نامتەناهیەکە لەسەر قەوانینە دڵی لەسەر نەریتی. وەلی ئەمە هیچ وەخت بەحس نەکریا. تەسویر بوو بە یەک تەسویر، پێشمەرگەیە دەمە قۆپان لە پێی جامانە وەسەر وەژێسەیەکی درێژۆ. ئەمیانە کرد بە تەسویرە ئینقلابی کە لێو دوا سەمەرە و خروجیەکەی بووە ناوی ئوردوگاه و ڕەوابەتە نامەشروع جنسی و مەسرەفە ئەلکۆهۆل و خیانەتە بە سەرزەمین و لە ڕاستایە قەوانینە دەوڵەت و حاکمیەتە بوون. بەڵام ئەمانەی ناو جامعە کەس ڕەوایەتی نەکردن، کەس تعریفی نەکردن. 1360 گوردانێک کۆمەڵە لە منتەقەی ڕوانسەرە چوون پایگایە بگرن. تۆ بنکەیەک دانێت بعد ئەدێ پێشمەرگە ئەم بنکە تەقاکا بە بیکەیسی ئەوانێتر لە ژێرۆ ئەڕۆن کە پایگاکە بگرن. لە تەقەی خودیە ئەو شەوە پێشمەرگەی سنەیی کوژیا. ئەگەر اشتبانەکەم من بعدەن نەقلە داستانەکەم بۆ گەڕیاوە، چون مناڵ بووم، 2 ساڵم بوو بە ساڵە 60. پێم وابێ ئێستا شەوانەیە کە لە ڕوانسەر نەتوانن بڕۆن گوزارەشە ئەوە بدەن و عەکسە مەزارە و ئاغا بگرن بێرنی. پێشمەرگەی کۆمەڵە کەوتە بەردەست ڕێژە فیشەکە خۆیان وە کوژیا. سپا دەسی کرد بەسەر جنازەکەیە. شارە ڕوانسەر نە شارێکی کوردباز بوو، نە لەگەڵ دموکرات بوو، نە لەگەڵ کۆمەڵە بوو. بەیانیەکەی خەڵکە شارە ڕوانسەر، بەیانیەکەی خەڵکە شارە ڕوانسەر کۆبوونەوە لە دەرە سپای پاسداران ڕوانسەرە ڕیشەرمگەکانیان وەوتیان ئەو جنازە ئەدەن بە ئێمە کە ئێمە ئەسپەردەیکەین بە سونەتە خۆمان و بۆتان نیاڵیگرن. و سپا پاسداران مەجبور بوو جنازەی ئەم ئاغا تەحویل باتەوە. ئەگەر اشتبانەکەم عەلی سولتانی ناو بوو و خەڵکی ڕوانسەر بردیان جنازەکەیان لە قەورستان ڕوانسەرە چاڵ کرد و سەنگە قەبریشی هەسەواغا. ئەمە حرەکاتێ بوو و ڕەوایاتێ بوو لە تەسویرە ئینسانە مبارزە کوردی و مقاومەتە سەرزەمینە کوردەوار لە بەرامبەر کۆرپڕێشنە کە هیچ وەخت نە مخابرە بوو، نە کەسێ ڕەوایەتی کرد، نە بەحسی کرد، نە قەرار بوو کەسێ بیبینێت. پۆلێ پێشمەرگەی دموکرات کە لە قەنیە پاوە ساڵە 1365 ئەگەر اشتبانەکەم کوژیان. کەسێک کە کارمەندە دەوڵەت بوو، یانێ کارمەندە مؤسساتی بوو، بۆ پێشمەرگەیەکی کوژیاک چوو بەگەشت ئەتلاعات و بەگەشت سپا داوای جنازەکەی کرد. ئەمە تەسویرە ئینقلابی بوو کە مەشیە نەقڵ بکریایە لەم جامعە. ئەو تەسویرانە بوو ئێمەیان دروست کرد. دەنا ئێمە هیچ پێشمەرگەیەکمان چاو پێ نەکەوت. تەسویرە مقاومەتەکانە ئینسانەکانە ناوە شارە بوو کە ئەلا ڕەقمە منافع مادی ناچوو بەرەو حاکمیەتە دەوڵەتە ئێران. کارمەند بوو، ناوە بەسیجی، ناچوە جبهە، تاغیرە ناوی نەدا، تاغیرە دینی نەدا، تەکە حراست هەمکاری نەکرد، ملی ناخەفان بە حاکمیەت. تەسویرە ژنەکان ئەم سەرزەمینە ئێمە کووە خۆلاسە بوو لە چواردانە پێشمەرگەی کۆمەڵەی کەنیشک. ئەی کوان بە هەزاران هەزاریان لە بیمار لە زیندانەکانە بوون وا تەدارۆکاتیانە هاوردوونانیان جەمە کرد و
ڕۆڵی ئینقلابیان دروست ئەکرد و لە زیندان ئەزان و مناڵەکانیان لە ناو زیندانە تەکە خۆیانە گەوراون. کوان تەسویرەوانە من تا بەیانیە توانم چیرۆکە وە لە ئینسانە کوردی بەم ئەوەی تۆ ئەڕۆیتە ناوی ماڵەکەی لە دارە دنیا بزنێکی بوو، یەک بزنی بوو بە 12 نەفەرەوەدا بە ملی ماڵەکە بزنەکەی سەرە وڕیەیدا بە تۆ. دۆستێ نەقلیە کردەیوت لە حەلیمە کوردستانە پۆلێک یەکەتی ڕۆنە ماڵە ژنێک منداڵە وردە ئەوێت جاش بە شوێنە پێشمەرگەکانە ئەگەڕێن لەبەرەوەی مناڵەکەی نەگریت کە ئەمان کەشف بوون، پووکە دەمە مناڵەکەی ئەگرێ و مناڵەکە ئەخنکێ. تۆ بە کامە گەورەی تۆ ئەتوانی گەورەی ئەو دایکە لە شۆڕشا بەحسکەی؟ کامە قەڵەم ئەتوانێەوە وەسفکە؟ کامە چیرۆک و هەیکەل و داستان و ڕەوایەتە مەشایلەوە دروست کردایە؟ کوا 30 ساڵە حکوومەتە حەلیم وا لەوێ تۆ فکرەکەی فقط پارەی لە تۆ دزی، کورە وجودی لێت دزی، کەرامەتی لێت دزی، سەداقەتی لێت دزی، گەورەی لێت دزی، ئینسانیەتی لێت دزی، کوردیەتی لێت دزی، فاسدی کردی. و ئەم چیرۆکانە لە مردم بەحس نەکریە. سایەیەک کەسیفە ئەخیرە 20 ساڵەیە دەمە قۆپان لە پێی پێشمەرگە نەیهێشت ڕەوایەتە مردم چرۆ بکە، ڕەوایەتە مردم نەقڵ بکرێتەوە، بەحس بکرێ. تەمامە ئەم مردمە لەم سەرزەمینە هەر کەسێ هەر کارێکیە کرد، ژن پیاک، پیرەژن پیرە پیاک، جوان لە بەرامبەر دەوڵەتە ئێرانیا وێسیە، ئەمما تەسویرەکەی باستەولید نەکریاوە، عەکسی لێ نەگیریە، نەکریا بە چیرۆک، نەبوو بە ڕۆمان، نەبوو بە سرود، نەبوو بە کورتە فیلم، نەبوو بە سریاڵ، نەبوو، ئەمانە نەبوون. بۆیە تەسویرە تۆ تەسویرێکی مەخدووشە لە ئینقلابی، تەسویرە تۆ لە ئینسانە کوردی تەسویرێکی مەخدووشە، دروست نییە. ئەم تەسویرە ئەسڵەن دروست نییە. ئەو مردمەی کە نە لەگەڵە دموکرات بوو، نە لەگەڵە کۆمەڵە بوو، نە لەگەڵە پارتی بوو، نە لەگەڵە یەکێتی بوو، نە لەگەڵە داگیرکەرانە ئەم سەرزەمینە بوو، گاردی بوو لە بەرامبەرە گشتیانە، ملی نەدا بەو دەوڵەتە، تەسلیمی نەبوو، حمایەتی نەکرد، سوڵتەکەی قبوڵ نەکرد بەسەر خۆیە، بە ئار و نەنگی زانی لە ناوی بۆنە و مەراسماتیا دەرکەوێت، شان بداتە ژێری. ئەوە قارەمانی بوو. ئەوانە تەسویر بوون لە ئینسانێک وا لە بەرامبەر وەسوەسە و نەفسانیات و ترس و ئەبزار و ئەمانە وێسیە. کورم کوردەوارە پڕە لە هەزاران چیرۆکی گەورەتر لە ئەنتیگۆنە کە کەس نەقڵی نەکرد. تەسویرە تۆ بوو بە چی؟ بوو بە دەمە قۆپان لە پێیەک بە ناوی پێشمەرگە. ئەویش تەسویرە متەئەخیرەکەی ئەمڕۆیان، گوریلاکانە قەندیل و پێشمەرگەکانە ناوە ئوردوگا و نۆکەران و چڵکاوخۆرانە تاڵەبانی و بارزانی. کا تەسویرە و مردمە، کا تەسویرە ژنانە ئەم سەرزەمینە ئێمە. وا ئێمەیان دروست کرد، وا ئێمەمانانیان دروست کرد. چۆن ئەوانە حیج ڕۆڵێکیان نییە، بەڵام کاورە سوارە بەر تانکە ئەمریکایی و قیامە مردم هاتە خوارەوە بوو بە ئەرباب و کەڵەگای سەرە ئەم مردمە. خەباتم کردەگە، تۆ خەباتم کرد، تۆ کردە، تۆ توانی دەست بنێتە دەمە مناڵە ناوە بێشکەت بخنجێت بۆ شۆڕشێک،
بۆ مردمێ تۆ ئەتوانی ئەو کارە بکەی، ئەتوانی بیکەی، ئەتوانی ئەو تەسویرە لە خۆت بخولقێنی. کوڕە مەسعودە بارزانی، کوڕە مەلا مستەفای بارزانی، تۆخمە قاسملوو، بەچکە کۆمۆنیستەکانە سە ئیبراهیم، ئەتوان تەسویرەوە لە خۆتان بخولقێنن، دروستیکەن، ڕەوایەتە واتان هەست لە خۆتان بیکەن. هەتانە کوا تۆ 100 ساڵە ئەم مەردمە خەریکە قەهرەمانی ئەکات وە چیرۆکی بەحس ناکرێ، بەهمەنە قوبادی دروستەکەی کاتێ بۆ مەستی ئەسپەکانە بۆ دروست کات. وا ئەو سەرما تاقەت پڕووکێنەی کوردەوار حەیوانی ئێشتیان مەسکەی، بەڵام کورد لە حەیوان حەیوانترە، مەسی نەگەرەکە، خۆی پەلامارە و شاخە ئەدا لەگەڵ حەیوانەکە. بعد ئەم هەتیوە بۆ تۆ ئەکرێتە بۆت، گەوراکرێ فوتێکرێ گەوراکرێ بوت، ئەوێتە بۆت. تۆ تەسویرت نەبوو لەوانە بیدەی، بەڵام ئێمڕۆ لە سیلیۆکۆنیەکان و دوو جنسەکان هەسە بیدەی، فەزای مەجازیان پێپڕ بکەیتەوە و بیانکەی بە سلبریتی و بیانوەیتە ناو تەلەڤیزیۆنەکانت. بۆیە تۆ ئەو حکوومەتە حەلیمە کە دادنیا بنکەی نابوودیە ئومەتێک بوو کە دادنیا، تۆ فەقە پوڵە نەفتە نەدزیکە، تۆ وەفاداری دزی، تۆ کەی لە وەتەنبوونت دزی، تۆ وەتەنت دزی، تۆ ملیۆنان ڕەوایەتە قەهرەمانی تراژیدیای گەورەی ئینسانیت دزی، پاکت کردو. تۆ فەقە پوڵە نەفتە نەدزیکە، تۆ وجود ئینسانە کوردی دزی، تۆ لە ئینسانە کوردی ڕەوایەتە فاسد خۆفرۆشت تەولید کرد، لەش فرۆشە ناوگەڵپەرستت تەولید کرد. چونە ئەو ڕۆڵە ئینقلابیانەی قەدیم تۆیان تەحەموڵ نەکرد بەم فەسادەت، مەشەیە مەردەمە فاسد کردەیە، وردە وردە مەردەمە فاسد کرد. مەردەمە ئەو کارانەی کە کردبوویان پێیان وانە بوو مهمە، پێیان وانە بوو ئەوجە قەهرەمانی بوو، پێیان وان نەبوو متەناهیە چوو بە گژنا متەناهیەکە لەژێرە فەزای خەفەقانە سەرکوب دەوڵەتە ئێرانیە کاورا چوێتە بەرە سپای پاسداران و توێتی یا ئەو جەنازە تێرن یا منتەزر ئەواقبی بن. و سپای پاسداران جورئەت نەکات دەستی بۆ بووە، چون ئەترسێ، چون لەم تەسویرە ئەترسێ تەولید بێتەوە. ئەو لەوانەی وا چینیان داگەسە و شاخ و داخە ناترسێ، لەم تەسویرە ئەترسێ، ئەمە خەتەرناکە. وەکو تەسویرەکەی کاورای مەیدانە تیانمینە 1981 مەیدانە تیانمینە چین و هاتووە دەر خەرید بکە، هاتووە دەر شاپینگ بکە، چت بسێنێ بۆ ماڵ، دەسی پڕوو لە دڵقەمیوە، ڕووی لە بەرامبەر تانکەکە لە خیابانە وێسیا بە دڵقەمیوەکانی دەسیوە، تانکەکە ئەڕووی کە بڕوا بە ملیە وێسیا. و ئەو تەسویرە هەتایە لە تاریخ حەک بوو و پاکرابێتەوە لە تاریخە. دەوڵەتە ئێرانی زانی کامە تەسویر حەزفکە، کامە تەسویر بەرزۆ بکاتەوە، دەستی نەوردووە و کاورە لە بەرە سپابی کوژێت، تیربارە بیکەیسیەکەی دانەنیا سەرە سپاه ڕوانسەرا تەقەکە لە مەردەمە ڕوانسەر بیان کوژێ، چونەی زانی ئەم تەسویرەیتر کۆ ناوێتەوە، ئەم یەکی دروست بێ، ئەم ڕەوایەتە، ئەم چیرۆکە بە حەیاتی کۆ ناوێتەوە بۆی، ئیمکانی نییە. بە کۆمەک کێ هات ئەم تەساویرەی کوشت؟ بە کۆمەک کێ هات ئەم ڕەوایەتەی کوشت؟ بە کۆمەکە ئەوانەی ئێوە پێژن پسپۆڕ، پێژن متەخەسس، پێژن فیلمساز، پێژن هونەرمەند، پێژن گۆرانی بێژ، پێژن سرود بێژ، پێژن سیاسەتکار، پێژن ڕەهبەر سیاسی، پێژن فعال حوزەی جامعەی مەدەنی، بەوانە پاکی کردوم تەسویرانە. ئەوە باکریاوە،
ئیسا کامە تەسویرە خاتە زەهنە؟ چیە خاتە زەهنە؟ ڕەوایەتی دانەی شەهوەتیە عشقە سیلیکۆنە پرۆتزە دائیمەن وە شوێنە جرەکینگ بوونە. ئەو ڕەوایەتە بۆ دروستەکەوەی کاتە زەهنە تۆ ئەوەی تۆ ئەویتە. بێت بزانم لە خلالە ئەم 30 ساڵەی حکوومەتە حەلیمە، لە خلالە ئەم 70 ساڵەی حیزب دموکرات و 30 ساڵەی کۆمەڵە و پەکەکە یەک تەسویر لەم تەسویرانیان مخابرە کردبێتیان. بێ بزانم کامە پێشمەرگیان، کامە ڕەهبەریان، کامە نادرووسیان ئامادەست دەست بخاتە سەر دەمە نەوزادەکەی نەمرێت بمرێت. کاوراژی من تەکان ناخۆم لە ئوردوگا لاوە شڕەمان و نەمام خۆ ناکەم. ئەی ئەو مەردەمە بۆ لە هەرچی شتی خۆیە گوزەریە. ئەو ئینقلابی بوویە تۆ وا ئەچوویتە ماڵەکەی ئەبوو بە مەیدانە شەڕوەدریا بەرە تۆپ. کامیان تۆ بوویە ئەو بوو. تۆ وا خۆت و ئەدا بە ملیا یەک دانە بزنی بوو سەریە وەڕی بۆ تۆ، یەک دانە بزن. چون تۆ ئەم ڕەوایەتانت نەکرد لەم مردم فکری نەکرد تەسویرەکەی تەسویرە قەشەنگێکە، فکری نەکرد تەسویرە دروستێکە. لێو دوعا فێر بوو دەست بگرێتە سەر کڵاوە خۆی بانەیوە. تۆ ئەو وەختەی واوە و شاخانەوی نانە ئەمانتە گەرەک و وتم مردم لاوە هەواستان و خۆتان بوێ کەس نەتاڵ کوژێت و نەمرن خۆتانە کردە ماڵە مردمە وتانە قسانتانە کردە وەختە. ئەی چۆن هەرواسەتانە خستە خوار و ڕێنە ماڵە مردم. ئەی چۆن بە دەیان و بە هەزاران ژن و کەنیشکە ئەم سەرزەمینە شودار و بێشوو خەریکە مەقاومەتکردن بوون بە تەمامە قودرەت و لە بەرامبەر سوڵتەیە دەوڵەتە ئێرانی بەسەرم کوردەوارە ئێمە و هیچ تەسویری لیان ئێران نەدریا. گۆریلا ئەمڕۆ خواردگینی گۆریلا مشتێ قەیرە متەمەدن بۆ شەهەواتە ئاغایە کاڵکان و دەوڵەتە ئێرانی و سوپاهە قوتس ئەز اینجا ڕاندە و لەوێ ماندە چنیان داگەسە و شاخ و داخە بۆ کورد کوشتن و پەیکەرە کورد کوشتن. ئەمانە بوون بە تەسویر بۆ تۆ. بۆیە کێ مقەسرە لەم فەزای فاسدەکە دروست کریاگە؟ تۆ چۆن ئێژی لەم جامعە ئینسانی باسەوادی واتیە؟ تۆ چۆن ئەمە بەحسەکەی؟ بۆ تەئاترێ دەرمەوردی ئەم مەسایلانە دروست نەکریا؟ بۆ گشتی ئەچێ بە شوێنە داستانهایە پوور دەرهاوەرێک کە دەوڵەتە ئێرانی پووریەدا ئەچی فیلم دروستەکەی لە کوردستانە تورکیە، مجەسەمە دروستەکەی بۆ کوبانی. تۆ کۆڕە شیعرە گێڕی بۆ هەڵەبجە لە عەسرە جەدیدا زیقە زیقەکەی بۆ هەڵەبجە. بێ تەسویری لەو مردمە ڕوانسەرە نیشان بە لە ساڵ 1360 کە چووتێ منە خەوانینە دڵمان پێڕۆیەکەن ئەو جنازە بن بیدەن ئەو جنازە بن با دەوڵەتە ئێران جورئەتی بکردایە تەقەی بکردایە لەو مردمە بابی کردایە. ئەبوو بە عەکسە تاریخ بابی کردایە. با وەختە دانێ نەفەر چووە بەرە ئەتلاعات و سپاوتی بە ئەو جنازە بە جنازەیە و پێشمەرگە بدە خۆی کرد بە ساحێوی و تۆ فکرەکەی مردم جورئەتیان نەبوو پرسە بگرن. مردم پرسەیشی کرد گریایش یەکە دەوڵەتیشە دەرکەوت بە هەزارانی کەوتە زیندان. تۆ ئاوڕە لێ نەداوە. ئاخرینیانم هەدایەتە عەبدوڵڵا پوورە بوو حتا ملتان نەکرد بە پەتەکەوە خوێن نەکا بە پەیکەر حیزب دموکراتیشدا نەوت. لەذا تۆ ئەمانتە گشتی حەق کرد بەناوە تەسویرە حیزبی و تەسویرە دەمەقۆپان لە پێیکی کەوش ئادی داسی قیافە ناشیرینە بەناوە پێشمەرگەدا دەرەوە
و قارەمانەکان ئەم سەرزەمینە گشتی بێ تەسویر کردیان گەشتیان بۆیە ئیتر ئەم ڕەوایەتانە تکرارنەوە بۆیە ئیتر مردم فێر بوو دەست بگرێ بەسەر کڵاوەکەی خۆیابانەیوە بۆیە وەختێ ئێوەی دی کەوتنە فعالێتی جامعی مەدەنی و انتخابات بازی و ئێران بازی و تەسلیم بوودەگی ئەم مردمە ئەحساسی کرد کڵاو چووە سەری ئەحساسی کرد بەهای سەنگینێکیدا بۆ ئێوە نەقشە ئەو ژنانە بەحس ناکەن و ئەگەر شووەکانیان قاچاق بوو لە زیندانا بوون بە برسێتی و بە خەیاتی و بە قاڵیکردن و بە زەحمەت مناڵەکانیان گەورە کرد بە شەر نەبوون نەتوانی لە زیندگی لەزەت بووان مەگەر ئێوە تەرەفدار لەزەت نییەن مقاومەت لە سەرزەمینێکا چۆن نەکردیان گشتتان سریاڵێکتان دیگە بەناوە ئەرتشە سڕی سیکرت ئارمی سریاڵێکی فرە بەناو بانگی جەنگی جیهانی دووەم بوو و داستانە تیمێک بلژیکی و هۆلەندی بوو کە لەگەڵ ئەرتشە ئەڵمانە شەڕیانە کرد بەزاهر ڕستورانیان بوو بەزاهر شارۆمەندانە عادی بوون بەڵام تەمامە کارهای جاسووسیان ئەکرد بەر عەلەیە دەوڵەتە ئەڵمان بەزاهر ئەفسەرەکان ئەڵمان دەستیانە کێشا بە ژنەکانە بەڵام مبارزەی عەسڵی ئەوانەیان کرد خەڵکی فکرێک لەمانە خائنن کە تێڵن SS ئەچێتە ناو ڕستورانەکانیان نانەخواوە سەرویسیان بێنن نیان ئەزانێ ئەمە پوششە گەورەترین عەمەلیاتە ژێرزەمینیە خەڵکە بلژیکە لە بەرامبەرە داگیرکاریە ئەرتەشە نازی ئەمانە میانە کرد بە کتێو کردیان بە سریاڵ تا مقاومەت معنای بووە بۆیە مردمە ئەمانە زانن مقاومەت چ شکلیە بۆیە ئەگەر هێزێکی دەرەکی بێ پەلاماری سەرزەمینیان بازانن چۆن مقاومەت لە بەرامبەریا بکەن چون چیرۆکیان هەست چون تەمام ئینسانەکانی جامعە مەسئولن تیا و دەورە گێڕن تۆ لەم سەرزەمینە کوردەوارە لە دەرگای ماڵێکی کوردت بدایە ئەیوت نانم نییە بدەمێ دەرتیە کرد شرکەتی نەکرد حمایەتی نەکرد بۆ ئێوە تەسویرە ئەم مەردمتانە کوشت بۆ تەسویرە ئەم مەردمتانە فاسد کرد ئێمە 5,000 هەڵەب جەمانداکە هەرەو تەسویرتە هەست قوربانی خواتیش کردە خواتیش دەخاڵەتە بوو لە کوشتنە هەڵەبجا تۆ کردە تۆ کوشتت تۆ خوێنە گەرەک و بۆیە مردمە فێر کرد بالۆرە بکە بەسەر جنازەکانیان و بیان فرۆشی پوڵ بسێنێ وەکو تۆ ئەمڕۆ داوای پوڵەکانەکەی لە دەوڵەتە عێراق وەکو تۆ ئەمڕۆ داوای پوڵە بەرقەکە ئەەکەی وا داکتەوە کەرکوب داوەشەی حکومەتە حەلیم داوای پوڵەکەی یەکەی عێراقیەکان مەسخەراکەن دەی تۆ چۆن کەرکووک قودسی کوردستانە و بەرقە پێداکە و داوای پوڵەکەیەکەی لە حکومەتە مەرکەزی عێراق ئەوەسە تەسویر و کورد فاسدەکە ئەوەسە تۆ ئەوێنی کەس ئێرادەی نییە ئیتر مقاومەت بکە کەس ئێرادەی نییە ئیتر شەڕ بکە چۆن ڕەوایەت نەما تۆ ئیتر قەوانین و نەریت و کوردی ناوێنی کاورا بێوسێ لە بەرامبەری داگیرکەرە لە بەرامبەری زاڵەمە بۆ جورئەتی ئەکرد دەوڵەتی ئێران دەست بووە بۆ کەنیشکێکمان باوەڕکەن جورئەتی نەیەکرد لەبەرەوەی پیاکانمان پیا بوون باوەڕکەن کۆمیتەی زاتی نەو دەست بووە بۆ ژنە کورد زاتی نەبوو پاسدار زاتی نەبوو دەسی بووە کێ هات تەسویرە پاسداری کردە قارەمان خەڵکی کردە حیزەی پاسدار وانە ئێوە ئەم مەردمە کۆڵی نەدا بۆیە تۆ دروست کریای ئەم مەردمە نابوودکەی هەدەف مەردم بوو نە تۆ کێ تۆ بە 4 دانە موشە کۆبی تۆ بوجەکەت قەتکە نامێنەی
تۆ لەم قەیرانە بودجێ حەلیمە کوردستانە لە کوێ پورتێریای خۆی پەکەکە و پارتی و یەکێتی و کۆمەڵە و دومکران لە کوێ پورتێرە نەیخوان بودجە مستەقیم. پس ئێوە بەرعەلەیهم مەردوم دروستکریان چون خەتەر مەردم بوو نە ئێوە خەتەر مەردم بوو مەردم مقاومەتیە کرد مەردم نیروی ئەدا بە تۆ مەردم کوڕە خۆیە هەنارد تۆ کێ بووی تۆ چی بووی و تۆ کارت فاسدکردنە مەردم و لە بین بردنە تەساویرە مقاومەتە مەردم بوو تۆ وات کرد بەم مەردمە چون تۆ نەتێش مەردم ڕەوایەت بکە چیت کرد تۆ ئەم چەندین ساڵە چیت کرد باشەم کوردەواری ئێمە پڕ لە نووسەر بێرن دانێ توانی بێتی ئەو بەڕاستی ئەنتیگونە وایژی تۆ نەتبوو لە دەوروبەر خۆتان نەتبوو لە ئەنتیگونە گەورەتر نەتبوو ئەم تەسویرە من وتم چەندی ئاشنا بوو بۆ ئێوە چەند نەفەرتان ئەم تەسویرتانە دیگە دێ ئەم ئەگە تراژەدینیای چییە ئەمە ئەگەر ئینقلابی گەری نەبوو ئەی چی بوو بە چی دەژن ئینقلابی گەریەوە ئەوەی وا ملی دانەدا بۆ دەوڵەتی ئێران ئەوەی وا تەسلیمە دەوڵەتی ئێران نەبوو ئەوەی وا نەچووە ژێرە بارە دەوڵەتی ئێران بۆیە دەوڵەتی ئێران حەزبی بۆ دروست کرد بۆیە دەوڵەتی ئێران معتەمەدی بۆ دروست کرد ڕیشچەرمگی بۆ دروست کرد ڕئیس عەشیرەتی بۆ دروست کرد شێخی بۆ دروست کرد دەوڵەتی ئێران بۆ تۆ فعال حوزەی جامعەی مەدەنی دروست کرد کەوباز و کۆترباز و چۆلەکە بازی بۆ دروست کرد شاعری بۆ دروست کرد کۆڕە هۆنەری بۆ دروست کرد بەڵێ پەیکەرتاش و پەیکەرزازی بۆ دروست کرد کارگەردان و فیلمنامە نویسی بۆ دروست کرد تەئاتر دروستکەری بۆ دروست کرد ئەو بۆتی دروست کرد بۆ کێ دروستی کرد بۆ مەردم کردی بۆ کوردیەت کردی بۆیان مەردم ئەمڕۆ ڕەوایەتی لە خۆی نییە تەسویری لە خۆی نییە تەسویری هاڕیادێکی بێ ئێرادەست وا حەجێکی لەدەست نایە من چیم لەدەستی تۆ فرەکارت لەدەست هات تۆ فرەکارت کرد ئەم بەرنامانە گشتی بۆ تۆ بوو وا بە تۆ بکەن وایان پێت کرد مەردم ئێمە بە شدەت لە حاکمیەت قینی هات بە شدەت لە دەوڵەت قینیتی بە شدەت لە عمالە دەوڵەت قینی هات لە ئەرتشی و نیروی ئینتزامی و سپاهی و هەرکە لە باسی نظامی کردایەتە بەر سەگ بدیایە نظامیت نەدیایە مەردمە ئێمە بە شدەت لە ئینسانە چاپلوسە درۆزنە جاش سفەت قینی هات و دووری لێگرتن کێ ئەمانەی عادی کردەوە بۆ مەردم کێ ئەم تەسویرانەی شکان لە ناو مەردماوە عادی کردەوە بۆ مەردم ئێوە کردتان بێرن یەک چیرۆکە ئاوا بێرن یەک چیرۆکە ئاوا بێرن تا بزانین تەساویرە مەردمە کورد چه شەکلی بوو ڕەوایەتە مەردمە کورد لە مبارزاتی چه شەکلی بوو مبارزە کامڵە و دموکرات بوو ئەرێ وا تریبونە BBC ئەخەنە اختیاری ڤۆیس ئاف ئەمریکا ئەخەنە اختیاری دۆیچە وەلە ئەخەنە اختیاری KNN ئەخەنە اختیاری K24 ئەخەنە اختیاری ڕوودا و مبارز ئەمانە بوون ئەوە مەردمە چکارە بوو ئەمانە مبارز بوو ئەی بە هەزاران مەردم ئێعدام کریاوانە کێ بوون ئەوانەی کە سروەت و ماڵ و ئەوانیانە لە سنیا کێ بوون ئەوانەی کە مەجبور بوون سەرزەمینە خۆیان بەجێبێڵن و تەرکیبکەن کێ بوون ئەی تۆ بە کامە عەقەبە و پشتیوانی و حەمایەتوانی بمێنیتەوە کێ داڵدەی تۆیدا کێ نیروی بە تۆدا تۆ بووی حیزبی دموکرات بوو حیزبی دموکرات چه کارە بوو چی بوو کارگای ئینسانسازی دانیاو کۆمەڵی ئینسانسازی دانیا و ئینسانیە دادەرەوە قارەمانێتی ئەخسەناوە دەمە مەردم یاوە مەردمە خۆی قارەمان بوو یاوە مەردمە خۆی ئینقلابی بوو یاوە مەردمە هەر کەسێ لە جێگەی خۆی و لە نەقشی خۆیان لە بەرامبەری حاکمیەتا وێسیە کێ مەردمی لە بەرامبەری حاکمیەتا تەسلیم کرد ئێوە
بە مۆدێڕن بوون و فعالیەت و دانشگا چوون و مەدرەگرتن و قسەی مزەخرەفکردن و فعالین جامعەی مەدەنی و جامعەی مەدەنی دروستکردن و نافەرمانی مەدەنی دروستکردن و ئێوە دروستان کرد، ئێوە دروستان کرد، ئێوە هەرکە جمهوری ئیسلامی فوی تێکرد ئێوەش گەورەتان کردەوە. ئێوە باعث بوون کە مەردەمە کوردم ڕۆ تەسویری لە خۆی نەوێ، مەردەمە کورد بێداستان وێ، بێڕەوایەت وێ، بێ قارەمانی وێ. من بەم چاوانەی خۆم زیاتر لە سەدها چیرۆکی مردمی ئەم سەرزەمینەم پێیە کە چۆن مقاومەتی کرد، کە چۆن ژەڕی کرد، کە چۆن لە بەرامبەرە ژغاڵگەر و داوگیرکەرە کۆرپۆریشنیە جوولەکەیە ئانوسی وێسیە چۆن حیفزی کرد. ئەم مەردمە هەرچی فکری منحرف بوو تۆ منحرفە کرد، ئەم مەردمە هەرچی بێئێرادە بوو تۆ کردە پێی، تۆ کردە پێی. مەردم فکری کرد کارانێک قبلەن کردگێسی اشتباه بووگە، نزان وکە ناحاڵی بکە، بۆچی ئیشە ڕیسکە لەسەر مناڵەکەی خۆی، بۆچی ئیشە گیانە خۆی بخاتە خەتەر. هەر کەسێک و بەرژەوەندی خۆی هەست و بەڕاستی و ئیچی وە مەگەر وا نەبوو بەگەی وە نەتانەوت. دەئیستە جواوە ئەو دایکەوە کۆرپەکەی خۆی خەفە کرد لەبەرەوەی تۆ نەگرن نادرۆست چییە؟ دایکەکە اشتباهی کرد، خەیرە کارێ اشتباهێکی کردمەشەی تۆی بدایوەکو سەد بیان تۆپاندایتە. دەسینیا بەسەر دەمە جگەرگۆشەی خۆی خەفە بوو لەبەرەوەی نەگری تۆ نەگرن. تۆ ئەگە بەشەر وایتە ئەمانتە ئەکرد بە چیرۆک نەکرواسەکەی عومەرە خاوەر بگری پوڵی لێ دەربێریت کە تۆ نەتزانی لە تابلۆی عومەرە خاوەرێک کە خوات دروست کرد، خوات عومەرە خاوەرت داوە کوشت، چیت خۆڵقەند لە دڵە کراسەکەی عومەرە خاوەرە کە تۆ سواڵە پێکرد نادیا مرادت هاوردە دەر، نادیا مرادت هاوردە دەر، تۆ وات کرد. گشتی چووە حەساوە تۆ ئەمە تۆ کردە، تۆ ئەم ئینسانانە دوا بە کەرامەت و گەورە کرد، تۆ ئەم ئینسانانە دوا شۆڕش گێڕ و قارەمان و مەرد و ژنە بە تەمام مەعنا دروست کرد. سەمەرەیە ئەم بێتەسویریە ئێوەن، ئێوە ئەوانەی کە دەوڵەت گەورەتانی کردگەسۆ ئەها وەختی سیستەماتیک دەست ئەوەن بۆ مەطلبی چۆن فەزای مەجازی و ڕسانەیتان بۆ بۆمبارانەکەن، ئەها چۆن ناگەهان داستانەکانی ماسی ئەوێت بە سەدر ئەخبار، ئەوە کارە دەوڵەتە دیتان سیستەماتیکە، ئەو کارە خۆیانە سیستەماتیکە. ئەم دەنگە خەفاکرێ چۆن ئەم سەرزەمینە چواردانە ئینسانیتیانێ پێی بەربخوا دابێ دانەی جامعە شناس بێ جواو من باتۆ، جواو من بداتۆ، دانەی نووسەر بێ جواوە ڕاپەڕین باتۆ، دانەی فیلمساز بێ جواوە ڕاپەڕین باتۆ. پەدەر سوختە تۆ داستانە فیلمەکانە لە کوێتێری بۆ کێ فیلم دروست ئەەکەی؟ تۆ پەدەر سوختە بێژگەلەوەی کە نەقڵە قەوڵ کرد لە دوورکایم ئەنتۆنی گدنز بێ بزانم بافتە کۆمەڵگای ئێمە چه شکلیە، ئینسانە کوردی چه شکلی بوو، بێ بێژە سەحمە مەردم لە دروستکردنە تەسویرە خۆیان چه شکلی بوو. دابێرە بێرە تەسویرە مەردمە کورد و ئینسانە کوردی وەکو خۆی ڕەوایەتکە. تۆ زانی چه تەسویرێ لە مەردمە کورد خەریکی دروزەکەی؟ دانەیە سلێمانەیە یەکریژی کاو نییە و کارەبان نییە و پارە نییە و موچە نییە و بەڕاستی و تف لە گشتان و گشتان خائینن و تڕلی و تڕلی و تڕلی و لە حکوومەت شەقی قابیلە بەغام و چە بەغام و چە بەغام و ئەمەیە کوردیەت؟ تف لە کوردیەت سەیدە ڕەئیس زێڕە زێڕە سەدام زێڕە. ئەم تەسویرە مخابراکری، ئەم تەسویرە یەک لە دوای یەک مخابراکەی. تۆ فکرەکەی وە قارەمانێتی ئەم مەردمە سە ئەوە دموکراسی ئەم دەسەڵاس ئێترازات مەردم لە تەلەڤیزیۆن دەرەخەنە. نەنا اتفاقاً بۆ ئەوە دانریاگن، اتفاقاً دانەیە کورد بێت بێژێ
کوا پارە کوا کارەبا کوا ئاو بەغا بۆ نانمان نادەیتێ بەغا بمان ژێنە دقیقەن حەلیم بۆ ئەوە دروست کردیان تەسویرە بهێنێرێتە کرماشان بهێنێرێتە سەقز بهێنێرێتە هەمەدان بیهێنێرێتە تاران سلێمانەیە تێتە دەر هەولێریە تێتە دەر کو زاتی هەست قسە بکات و کو لە دەمی دەدەن و بەڕاستی و زاتی نییە قسە بکات لە خۆی وە تو فکرەکەی مەسعود بارزانی قینی تێنەوە حەزی پێکە خۆشی تێ وات پێکەن تەسویرێکە گەرەکیانە لە تۆ دروستیکەن کە زۆرێکی تەجاوز پێکرد یاگی حەقیری داڕم یاگی برسی سواڵکەری خێڕیە دادەی سلێمانەی کاکەی سلێمانەی کاکەی هەولێری وا موچەنیە تۆ چ نسبەتێک هەستەکی و ژنەوە دەسی نیاسەرت دەمە کۆرپەکەی مرد لەبەرەوەی ئەوانەی کە ئەم فکری ئەکرد شەڕکەرە سەرزەمینەکەی نەگیرێن فکری ئەکرد مبارزاکە قارەمانێتی ئەوە بوو لە جگەر گوشەی لە حەیاتە ئینسانێکی تر گوزەریە تۆ ئەتوانی بگوزەری تۆ زامەکانی ئەو دایکە دوای مەرگە ئەو مناڵە ئەتوانی تیمارکەی کە بە دەستەکانی خۆی خنکاندی ئەتوانی تیماریکەی تۆ وات کرد بە ئینسانە کوردی ئەمڕۆ گشتی وەختی قسەکە لە پوڵ قسە بکە گشتی قسە بکە بێژی من ویدوێ لە من نییە و سەفری تایلەند ناچم و بەڕاستی حەقی خۆم و نیازی جنسیم هەسوو بەڕاستی و خانمەکان و کچەکان چی بکەن و ئاغایان و ژنەکان چی بکەن و کێ وایە کرد بە مردمە ئێوە کردان ئەو تەسویرت دەسە ئەم قەس ئێشی بڕات و کرماشان خەڵک بیبێنی خەڵک تەماشایکە تا خەڵک بچێتەوە بەخۆیان بێژێ من چه ئەحمەقوم چ نادانوم بۆ وام کرد بۆ لە بەرامبەرە دەوڵەتە ئێران مەقاومەتم کرد بۆ نەچوون بوومە بەسیجی بۆ نەچوون بوومە پازدار ئیستە سەردارە سپاوم ئێستا ملیار دەروم دێخۆ قۆپەی نەماگە من دۆڕیام من نادانوم من ئەحمەقوم من حەجم دروست نەوە بێکەرامەت تۆ ئەم مردمەت بێکەرامەت کرد بۆیە من باوەڕم بە حەجێکتان نەبوو نە بە نووسەرتان نە بە شۆڕشگێڕتان نە بە کورد پەروەرتان ئێوە گشتێ مشتێ مەعاش خوەرون وا دژمنە ئێوە سەرزەمینە کوردەوار و کوردیەت بوو و ئینسانە کوردی بوو و ئێوە نانتانە خوار کە ئینسانە کوردی نابودکەن ئێوە نانتان خوار تاریخی کولتوری فەرهەنگی نەریتی حەجی شتێ نابودی کەنوە کردان ئێوە نابودتان کرد ئێوە عمالانە ئەستعمارە جەهانی و کۆرپۆرێشنەکانت جەهان ئێوە واتان کرد بەم مردمە بۆ ئینسان وەختێ شاشەی تەلەڤیزیۆنەکانە مردمە تەماشاکە قسەیتی ئاکەن خەفەتە دنیا لەسەر شانەکانی دانیشێت نازانێ ئەم مردمە چۆن دروستی کاتەوە چۆن ئەم گشتە فەسادە کۆ کاتەوە چۆن ئەم مردمە ئەم تەسویرە غاڵبە کە ئیمڕۆ لە خۆی حەسی پاکی کاتەوە و بیری بێرێتەوە باوکی چۆن بوو دایکی چۆن بوو من هەرە و تەسویرانە گەورەمی کرد من باوکە وام چاو پێکەوت دایکە وام چاو پێکەوت ئینسانە وام لە دەور و بەر خۆما چاو پێکەوت نە کۆمەڵە نە دموکرات نە یەکێتی نە پارتی منسانە قارەمانم چاو پێکەوت وە یەک لەحزە دانە خەیری بە دەوڵەتە ئێرانە نەنیە یەک لەحزە نەینیە یەک لەحزە بێجگەلەوەی کە مەوزع بگرێ بەرامبەر بە دەوڵەتە ئێران من نەمدێم ئینسان عادی بەرامبەر بە سوڵتەی دەوڵەتە ئێران قسە بکە حتمما بە تەوهینێ حاکم بوو ئەم بێشەرەفانە ئەم جنایەتکارانە ئەم نادروسانە ئەم داگیرکەرانە ئەمە تەسویرێک بوو
کە ئەوانە سعیانە کرد لە ناو وجودە ئینسانە کورداوە کۆمەلگای کوردەوارە پاکی کەنەوە و ئەم تەساویرەی کە ئەمڕۆ ئێوە ئەیوێنن خەریکە ئەنیشێتە ناو زەهن و خەریکە لە ناو کۆمەلگای ئێمە ڕەوایەت ئەوێت بەوەی کە مردمە ئێمە پێپەتین و برسین. برسێتیش یعنی چی؟ یعنی ڕوبع دینارێ نیە لە گیرفاریە، یعنی ئەوەنە قەرزی کردگە خەریکە ئەمرێ، یعنی بچێ چی بکاگرە کێ پوتێنەوت کا بەخۆ یاخۆی بسووتێنی. ئەمە ڕەوایەت ئێستا لە ئینسانە کوردی و لە ئینسانە کوردی بوو یەک دانە مامری بوو، یەک دانە کەڵەشێری بوو. کابرایدا لە دەرە ماڵەکەی کەڵەشێرەکەی سەرەوەڕی فکری نەکرد و سۆحات چی بکە، فکری نەکرد و سۆحات چی بکە. نەکوڕ و زیاوە لە بەرامبەرت دوور بینە. نەڕوێ بەردەمە هێزە داگیر کەر کلکی بۆ بلەقێنێ بێژە مەعاش بە موچە بە پێمان، موچە بە پێمان. نە وای نەکرد. ئەم تەسویرە بۆتان دروست کردیا بە هیممەت و بە خیرەتە خائنینە بەم سەرزەمینە بۆتان دروست کردیا. بۆیە تۆ حەج وەخت فکر ناکەی تاریخت بووکە، حەج وەخت فکر ناکەی ئینسانە گەورەتیا بووکە. با من نەقڵێتتان بۆ بکەم هەر لە تەسویرەکە ئێوە نێستان. 2 مانگە پێش خوێنبۆ لە BBC ئێژێ حەیوانات وەکو ئینسان خەوەوێنن، حەیوانات وەکو ئینسان خەوەوێنن. من نەقڵێکم بیست لە پیاگێک لە مندەقەی جوانڕوە حدودە 89 ساڵە پێش. ڕواتە مەجلسە وەکیڵە جوانڕۆ، ئەوێنێ وەکیڵ پەکەرە، ئەژێ بۆ پەکەری ئەژێ ماینەکەم لە خۆی وە دەسێکی شەلوگە، ئەژێ چۆن لە خۆیوە، ئەژێ نەشکیاگە نە لە جێ چووگە، بەیانی هەڵسا هەوردیانە دەردیمان دەسێکی شەلوگە. ئەژێ توانی ماینەکە بێریتە دەرەوە، ماینەکە تێرنە دەرەوە، ئەژێ جڵەوە ماینەکە بەردەن، جڵەوە ماینەکە بەردەن، داوانچەیە ماوزڕی پێوێ، دەری تێری 2 فیشەک ئەتەقێنەی لەبەر پێی ماینەکە و ماین غارەدا دەرەچێ. ماین تێتو لەو سەرەوە ساڵەمە ساڵەمە. ئەژێوە چیت کرد؟ ئەژێو ماینە خەوی دیبووە لە جبهەی شەڕە و لە خەوە ئەم دەسەی گولەی خواردوو بۆیە زاتینە و داینێتە زەوی. من سەحنەی شەڕەکەم بۆ تەداعی کردو و لە پڕێکە هەڕایی کرد لە ترسە گیانی و ترسەکەیشکیا. ئێمە 100 ساڵە پێش 80 ساڵە پێش ئینسانی کوردێکی وامانە بووگە ئەگەر ئەم ڕەوایەتە من نەمبیستایە. تۆ ئیستا فکر ئەکرد BBC دانشمەندانی ئینگلیز فرە مهمن کە کەشفیان کردگە حەیوانات وەکو ئینسان خەوەوێنن. بعد ڕەوشت دەرمانیەکەی مهمە، دا بڕۆ بزانم یۆنگ، بڕۆ بزانم ئەغەیە فڕۆید چۆن دەرمانەکە ئینسانەوە. تۆ ئەو فکرەکەی ئەم سەرزەمینە ئینسانە عەقڵ و فەهمیدە و فەرهیختەی تیا نەبوو. تۆ فکرەکەی ئەم ئینسانە کوردە و ئەم سەرزەمینە کوردەوارە، ڕەوایەت و چیرۆک و داستانی نەبوو. کێ مردمی بێ چیرۆک کرد؟ کێ مردمی بێ داستان کرد؟ کێ بە سینەمای ئێران و تورک و هەلیڤود مردمی بۆمباران کرد؟ کێ بە دروستکراوە بە ناوە ڕووناک بیرە دانشگاکانە ئەنکەرە و ئیستانبوڵ و تاران و بەخا ئینسانە کوردی نابوت کرد؟ کێ کردین؟ چی کرد؟ لەم داستانە کۆرۆنا ڕۆژە ئەوەڵەمانە هاتنە دەرەوە وتیان کۆرۆنا عیلاجی نییە، 100 چواریش ئەکوژێ، هیچ عیلاجێکی نییە، گشتمان ئێشەی بیگرین. وتیان خۆیان وتیان ڕۆژە ئەوەڵ
هنری کسنجر وتی دنیای دوای کۆڕۆنا ئەم دنیا نییە و ئێمە ئەفهمین کە کسنجر یعنی چی ئەو قسەی کە دنیای کۆنتڕۆڵە تەمام عیار دەوڵەتەکان کۆرپۆریشنەکان بە تەورە مطلق کۆنتڕۆڵێکە تۆ ئیتر ناتوانێت دەستی دەرچی لە ئەپیدیمیا لە وەبا تۆ هەم بەشە ئەمنیەتە فیزیکیت گەرەکە هەم بەشە ئەمنیەتە ڕۆحی ڕەوانیت گەرەکە تۆ فکرت کرد حکوومەتای کۆرپۆرێتی گەرەکیانە گیانە ئینسانەکان نەجات بن وەلی ئینسانەکانیان تۆقاند تۆ احتیاجت بە ئەمنیەتە ڕەوانی بوو سترەسە نەوێ نەترسی پشتە قایمێ دەلیل لە زندگیت بوێت هەراست نەوێ بۆیە تۆ لە ئەپیدیمیە قەدیمیەکانە مردم لە دەوری یەکتریا بوون کۆبوونەوە لەبەرەوەی ئەمنیەتە ڕەوانیان بوێ ئەوەی کە مردمە چێتە دیدارن نەخۆش بۆ خاتریەوە سە نەخۆش خۆشە ئەوە مردم سەردانیە کرد ئەچوو بۆ لای کۆمپیوتێکی بۆ چیرنێکی بۆ وەرد چین مردم ئەچوو بۆ لای ڕۆحەیە گرت ئەمنیەتە ڕەوانیەکەی ئەچووە سەر ئەپیدیمیەکی وەکو کۆڕۆنا هاتووتی مردم فاصلە بگرن لە یەکتری ماسک بەنەقەی دەم و چاوتان نزیک یەکتری مەونەوە وتی پیرەمەرد و پیرەژن زوو ئەمرن بەڵام کاورایە 40 ساڵە دێرترم لێ ئەوە نە کاورا 40 ساڵەکان تەکوتەنیا کرد تا لە لەحاظە ڕۆحی و کاورای 40 ساڵە گەیشتە ئاستە شکەنەندەترین حاڵەتێک ئەتوانێ بیوێت تەنیایی و کائبە و بێپوڵی و بێکەسی و ترسە لە مەرگەوە کۆرۆنا و گولی و قێزەونی گشتی دایگرت ئەمانە ئەمڕۆ ئەمرن دەلیلی نەبوودنە ئەمنیەتە ڕەوانیە تەرەف ئەمنیەتە ڕەوانی نییە بە پێچەوانە تۆ مەشە لە مۆقەی موسیبەتە ئەمنیەتە ڕەوانیە مردم بۆیتە بەرەوە بیوەیتە سەرەوە تا کاورا خەوف نەکە تا کاورا سەکتە نەکە تا کاورا ئستراب نەیکوژێ تا کاورا هەروتیان کۆرۆنای گر کە بەغدڵی نەتۆقی کۆرۆنای گر سێکەن نەقشێک ئەمانەت لە ڕەوایەتی بۆ تۆ ئەیکەن و تۆ ڕۆژ لە دوای ڕۆژ تاوکو و تەنیا و بێداستان ئەکەن ئەمڕۆ کاورا کۆرۆنای گرکەوا لە ماڵە کەس ناڕواتە دیداری با کۆرۆنا نەگری دە تۆ حەرە ئەیگری ئیمڕۆ نەیگری سەحا ئەیگری ئیمساڵ نەیگری ساڵەتر ئەیگری واکسەنەکەیشی نای خێڵ ڕەحەتوێ دەرمانیش ناوی خێڵ ڕەحەتوێ ئەمیش نایەکێکی ترتێت من لە دیبەیتەکەی نیچاوتم ئەوانەی وا فەقەت ئیمانیان بوو ئەو وتی مزگەوتەکان کلیساکان قەبرە خوان ئەگەر قەبرە خوانین چین ئەزای مەنزوریشی بوو ئەوانە فەقەت ئیمانیان هەزەزان یعنی چی یعنی ئەم مسڵمانانە ئەم مەسیحیانە خوایان بێ ئەسەر کردگە لە زندگیە فقط ئەچنە مزگەوتەکاندا ئەنیشن فکرەکە نوێژ ئەکەن یا ئەچنە مەکەوتێنەوە تەواوە نیازیان هەز دەخوا بیان کاتە بەهشت و چاوە لاریان ساق کات و خوشبەختیان کار لە زندگیە و بەڵام ئیتر ئەخلاقیان نییە تەزهیب نەفسیان نییە کاورا ڕوا نوێژ لە مزگەوتەکە تێک لە بازاڕە دەستی مردم لەگراوەڕێتەوە کاورا نوێژ لە مزگەوتەکە زوڵمە وێنێ لە بەرچاوی تەحملی پێکرێەوە تەحملەکە تەجاوز و تەعەدا وێنێ تەحملەکەوە تەحملیەکە کاورا ڕوا نوێژە کات و ئەچێتەوە حەج و تێت و ئەمانە قەورسانە خوان نەماگەیترها بابزانی سەدان دزی و ئەرتەشا ئەوێنێت سکوتەکە حیج نایژێ سەرزەمینەکەی داگیر کردیاگە سکوتەکە حیج نایژێ ئەو مزگەوتە قەورە خواز مزگەوت نییە ئەو جێگەی نیە کە خوا وجودی هەزەوە قەورە خواز شبچی فاتای خوا خوێنی بۆ ئەوانەتان وای ئیماندار بوون بە هەرچێک کە فکرەکەن ئیمانتان هەست بە ئیسلام هەستان بە یاڕستان هەستان بە مەسیحیەت هەستان جوون ئێوە ئەوە نەخوا لە زندگیتانە نەماگە باوەڕشتان بەوە نیە مەرگ و زندگیتان بەدەسە خواز لە درۆیش و شاڵێکی پانە زل ئەوەستن و ڕشێک کە سیف دانێن بەناوە سەلەفی و هاتوچۆی کەعبەتانەوە نەکردگە کەوشەکانتان هەسویاگە
دەرم مزگەوت ئامادەن بۆ کەسافەت بەڵام ئەوەنە باوەڕتان بەخوانیە لە ترس کۆرۆنا 1000 کون خۆتان شاردەدەسەوە دەمەگەرەوە باوەڕتان بەوە نیە مەرگ و زیندگی ها بەدەستخواوە دەی دەسە ئەی شۆریت و دەم و چاوە ئەی شۆریت و تازە تۆ عنوانی مسلمانی ڕۆژی 5 دافە نوێژە کردگە و دەست نوێژە گرتکە دەستە تا ئەگرا شۆردگە و دەم و لوت و بەڕناخ و گوێ و گشتێکێکە شۆردگە و هەرما بوو سازمانە بێهداشتە جەهانی بێترگە تو سازمانە بێهداشتە جەهانی خواتە خوای محەممەد خوات نییە درۆکەی توسە دروزنی کی وای بە مەردمە کرد وای پیادە مەردمە کێ وای کرد تۆ بە ڕسانە بە تەلەڤیزیۆن تۆ وات کرد بە مەردمە مەردمە خۆشی نازانێت چیە مشتی حەفی بێ ئێرادەی دروزنی وای پیاد کرد چون تۆ ڕەوایەتت نەکرد لەم مەردمە ڕەوایەتت لە قەهرەمانی ئەم مەردمە نەکرد تۆ ئامدانە ئەم کارتە نەکرد تۆ نەهاتی ئەم مەردمە خۆشبەختکەی تۆ هاتی ئەم مەردمە نابودکەی مەردم اشتباعەکە مەردم فکرەکە تو هاتکەی مەردمە خوشبەختکەی وەلێ نازانی ئەقڵە نایکێشی نە تۆ دروست کریاگی خەتەر ئەم مەردمە بوو ئەم نەریتە بوو ئەم کوردیەتە بوو مەشیایە ئەم کوردیەتە لە بین چوایە و بە ئێوە لە بینیان برد و بە ئێوە کاوریان کرد و بە ئێوە نابودیان کرد ئەمەی کە تۆ ئەم داستانانە نازانی درۆ ئەکەی نایزانی درۆ ئەکەی نادروست درۆ ئەکەی ئێژی نایزانم تۆ ناتکی ئەم داستانە بقۆزی تۆ تۆ ناتکی یەک ئینسان نیشان بدەی لە بەرامبەرە دەوڵەتە ئێرانە بۆ جنازەی براکەی وێسیاگە یەک نەفەر شەهروەندە عادی سەری خسکەسە خوار زندگی نۆرماڵەکە وەلێ وەختی ئەگاتە مەرگە برای بۆ جنازەی برای لە بەرامبەرە یەک دەسەڵاتە نامتەناهیا وێسێ یەک نەفەر تۆ نەتگەر کۆم تەسویرە خەڵکی بوێت ئەم تەسویرە زیادەتی کردایە لە کوردەوارە کۆنە ئەبووە بۆ دەوڵەتە ئێرانی بە حەیاتی کۆنە ئەبووە بە دەوڵەتە ئێرانی نا تۆ مەشیایە پێشمەرگەیەکی شکەست خواردگە جاهلە فاسدە نیشان بدایە بتکردایە تەسویر کە هەر ڕۆژێ دزی لێ دەرەکەوێ ڕۆژی حیزی لێ دەرەکەوێ ڕۆژی خۆفرۆشی لێ دەرەکەوێ لە هەر کوێ تەقەیەتی کلکێنێتەوە کۆریە دەرەچی تۆش ئەم حیزەتە بکردایە تەسویر بۆ مەردم ئەم حیزە بتکردایەتە تەسویر بۆ مەردم بەڵام بێوەژنە فڵان پێشمەرگە وا 40 ساڵە بێوەژنە 40 ساڵە نان ئەکا و بە نانکردن مناڵەکانی وا مناڵە ئەو پیاگە بوون وا کوژیان گەورە ئەکا تەسویر ئەو ژنە تۆ ناوێنیت نایوێنی تەسویرە قێزەونێکە و تەسویرە فڕەیدەن و دەرد ناخوا بڕۆن تەسویرە نادیا مرادە تجاوز پێکریاگە جایزەی سڵح بگیر بێرن بیدەنێ ناو تەسویرە ناوێ هیچ کەس بیوێنێت ناوێ کەسێ بەحسی بکە ئەو ژنە فەقیرە خۆیشی زوانی نییە قسە بکە وەزانەتە وەزیفەی ئینسانی بوو بەکاری وای کردەکە مناڵەکانی وە زەحمەت و وە نەهامەت و وە شەرافەت و گەورە کرد ئێستێ 6-7 ساڵێتی ڕۆژ نییە بێکاردانی شێدەشێ کار کات تا خەرج مناڵەکانی بە لذا تۆ وەختی گەرەکتە کار بکەی لە حەوزەی مبارزاتی کوردەوارە ئیشی لە تەمامە ساحەکانە بێتە خوار و چوون لە تەمامە ساحەکانە نابود کریاگین لە تەمامەم ساحانە ئێمە نابود کریاگین وە کارمان لەسەر کریاگە و خروجیەکەی ئەوێت بەمەی کە کاورای ئەمڕۆ لە سلێمانی میکرۆفۆنەکە گرنەبەری چی ێژێت لە هەولێرە گرنەبەری چی ێژێت سەمەرەکەی ئەوێ بەمەی کە ئەمڕۆ کرماشان نابوودە
سنە نابوودە هەمەدان نابوودە نابوود بووگە مەردمەکە هیچ ڕەوایەتێکی لە خۆی نەماگە هیچ و ئەحساسەکە دۆڕیاگە تەحقیر بووگە ئیستا ئەم کە کەوت کەسە دوا ئێشێ هەر جۆرێکەکە خۆی بکێشێتە سەرەوە بە بێشەرەفی وێ بە نادرووسی وێ بە خۆ فرۆشتن وێ بە لەش فرۆشتن وێ شەڕ ئەکا هەڕۆژ خۆی بکێشێتە سەرەوە چون ئەم مەیدانە شەڕیانە بۆ تعریف کردەوە و نانهێشت نەرەیشنە واقعیە ئینسانە کوردی بێتە دەرەوە و چیرۆکەکانە ئینسانانە بێتە دەرەوە ڕوو لە یاران ڕاپەڕین بۆ ئەوەی کە هەر بۆ تاریخ بمێنێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر ئێمە مردین و ئەم ملەتە نەما وەکو سوورپێسەکانە ئەمریکامان لێ هات پەڕەوەرەقایەک بمێنێتەوە وا مناڵانە 200 ساڵتر بیخوێننەوە دانیشن ئەم داستانانە بنووسن ئەو نەسڵە هەنووز بڕێکیان نەمەردگن ماگن یارانە ڕاپەڕین ئەم داستانانە کۆکەن و بیان نووسن ئەوا کە مشتیان گرت بۆ ئەم سەرزەمینە لە سوورپێسەکان ئەمریکا خراوترمان پێتێت با حەداقەل لە ناوت دێڕەکانە دوودانە محەققە 200 ساڵی تر ماوینۆ کە لە کۆنفرانسێکا باسی بکە کە چه شەکلی بوو باسی بکە کە گەلە کۆمەیە کە ئەمانە کردیان بەر عەلەیهە ئەم مەردمە چی بوو ئەم مەردمە چۆن فاسد بوو و ئەم مەردمە لە خۆی وە فاسد نەبوو ئەم مەردمە 50 ساڵە پێشیش ئاڵەتە تەناسلی بوو معدە و جهازە هازمەی بوو بووی شاوەتیشی بوو بەژن و بە پیاگیوە بووی بەڵام چون تەکلیفی تەکی خۆیان مشەخەس و چون زەهنیان فاسد نەکرد و لذا ئەو جۆرە کە زەندگی ئەکرد لەحزە بە لەحزە و سانیە بە سانیەی قەهرەمانی ئەخولقاند کوردیەتی ئەخولقاند و هیچ کەس نەبووە ئەم حکایەتانە بەحسکە بەڵام تا دڵگەرەکوێ دز و حیز و نادرووس و ئەمانەیان تەولید کرد بۆ ئەم مەردمە تەولیدیان کرد بۆ بە قەبارەی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تا بە ئیستە لەم سەرزەمینە یەک جنبش نەهات یەک جەریانە مبارزاتی نەهات بە یەکتری بوونە بچووکە فەیسبووکیەوە بە ئەم حەجمە لە دەیتاوە کارێک ئەکرێ دەیا یا ئێمە نابغەین و هەرچی کەسەوا لەم سەرزەمینە ئەوانەی کە پێیانێژن نوخبە ئەحمەقن یا نا فقط ئێمە کورد بووین ما بەقیە گشتی خائینن ما بەقیە گشتی درۆزنن گشتی دەستیان وا لە جنایەتە بەر عەلەیهە مەردەمە و شەریکن لەم جنایەتە و بوونیان وەسڵە بە نابوودی ئەم مەردەمە ئەوە حکایەت و داستانێکە کە ئێوە ئیش نەفن لذا ئێمە ئیدامەی ئەدەین ئەو تەسویرە کە ئێمە ئێشێ بە سوورەتە واقع لە خۆمان بمانوێت ئەم تەساویرە لە ناوە تەلەڤیزیۆنەکانە حەلیم تێتە دەرەوە بەردەبارانیان کەن ئەمە تەساویرە ساختە شدەی پاڵپێوە نریاگە مەردم حەزی پێکا لە تەلەڤیزیۆنا خۆی بوێنی چون دەسوە دەست ئەوێ پارەم نییە و پولم نییە و مەعاشم نییە و سرم چرمەگە و باوکڕۆ و مردینە و بەڕاستی و حکوومەتە گەندەڵە و بابڕێنەوە بۆ بەغا و بەڕاستی و خۆشتان یەکەم و ئەمە گشتی حەزی پێکا ئەم تەسویرە بووگە بە تەسویرە غاڵب مەردم حەزی پێکا وایان کرد بەم مەردمە تفکەن لەم تەسویرە بێزی لێ بکەن لەم تەسویرە فڕەیدەن ئەم تەسویرە و بیری بێرنەوە کێ بوون باوکەکانە ئێوە دایکەکانە ئێوە کێ بوون تەسویرە واقعیەوان بەحسکەن لا ئێوە